بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوەدان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانم ئەڵقەی ئەم جارەمان لا گوندی ئاوکورتەیە. ئاوکورتێ کەوتۆتە دەفەری شارباژێڕ و کۆتاییەکانی شارباژێڕ بە دیوی کوردستانی ڕۆژهەڵات و ئەوەی پێوترێ ئالانی سەردەشت. لە ڕووی ئیداریەوە ئاوکورتێ سەر بە قەزای ماوەتە. هیوادارم ئەمڕۆ بەرنامەی ئاوەدان بێ گوندی ئاوکورتێتان پێ بناسێنەوە و ئاشناکتان کا بە جوانەکانی ئاوکورتێ. فەرمون بە پێکەوە ئەمڕۆ لە ئاوکورتێ بێ. سلام عليكم. سلام ورحمة الله. لديك خريكي تشي بس يوم مجموع. والله خريكي عجل دارين وخريكي مرو مالات بخير كردني. جاران جنان زو والله سان خوان ناني أنا كر خوان كوليرا أنا كر بس إسا ولا جندي أو كرتي فرنك تانية أما كان أساني بكر. والله كراساني بكردوين بلام زيادتر وقت بيويستي شر خو معنی کن بلام لکاتێک ئەگەر میوانێک مانە بێ کاتێک زگورد بین مەجبوری نەگەر بێ. جەنابتان هەر لە ئاوکورتێن نیشتەجێن یاخود ئەچنەوە شار و دێنەوە بۆ ئاوکورتێن؟ والله هەر نیشتەجێن لێرە. وتت بە ئاژەڵداریەوە خەریکن. ئاژەڵ ئێوە هەر ڕەشەوڵاختان هەیە یاخود والله ئێمە هەروە خۆمان وەک هەروە خۆمان ڕەشەوڵاخمان هەیە لە گوندی ئاوکورتێ ڕەشەوڵاخ بەخێوەکە. چۆنە حیوانی ورد ڕناگرن بۆچی مەڕ بزن جاران ئاوکورتێ بزنیشی زۆر هەبوو ئەو بە پەنجەی دەژەژمێرەیەک دوان ماڵێک هەیە بزنی وردیان هەیە بەڵام وەک عام هەر ڕەشەوڵاخ بەخێوەکە لەبەرەوەی کە ئاسانکاریە یەکێک وەک من مناڵی وردە ئاژەڵە ڕەشەوڵاخەکە بۆ من ئاسانترێکە. با بزانم ئیشی ژنان جاران ئاگۆ زۆر قورسە لەبەرەوەی دەرودەشتێکی زۆریان هەبووە بەس ئێستا حالێن ئەو دەرودەشتە نەماوە. ئێستا ئیشی ژن لە گوندەکان زیاتر چییە؟ والله ئێمە وەک خۆمان هاوینان مڵکی شەکەین و ماڵاتیش بەخێوەکەین هەر ئەویشانێ. ئێوە موچەتان هەیە لە کوێستان هاوین بچن بۆ کوێستانەکان؟ نە والله ئێمە هەر ئێرەیە. باڵێ. بەسا شەماڵ سەلام عەلیکم. سلام ورحمة الله وبركاته. بخير بینم. زۆر سپاست دەکەین. بینیمان بەم بەیانیە زووە خەریکی کولێرەکردنی. بەیانیان سەعات چەند هەڵەستی؟ والله بەیانیە جوان ماوەستا سەعات 6 هەڵەستین. سەعات 6 هەڵەستینی دی بۆ سەعات 7 و نیوانە کۆتایی دێ ئێستا بەم کاتی دستانانە. باشە. یعنی تۆ بەس کولێرەیەکە یان نانیشی پێکەیت؟ والله دوو جۆرە نان و کولێرەیە. نان و کولێرەیە. بەیانیان زوو حتمەن کولێرەکەی؟ حتمەن کولێرەیە. کاتێک کە نانیش نەما شەوانە نانەکەین بە کارەبای ڕیسی کارەباش نییە لێرە ڕۆژانە. ڕاستە. باشە ئاوکورتێ ئەوەی خەڵکتیایە کە تۆ فڕنی بۆ دروستکەیت و واروها ئەوەنش ینی کاسپێکە بەو شێوەیە بێ یاخود خەڵک ئەوەنە کولێرە بکڕێ کە تۆ ناومێد نەبی و کاسپێکە هیچ نەبێت تۆزێ سوودت پێ بگەێنێ؟ وەڵی خۆی لە هەموو گوندەکان بەهام کەم بوون. بە تایبەت گوندی ئاکوتێش خۆی لە سەرەتاوە زۆر بوو ئێستا کەمی کردووە چۆتە 40-50 ماڵێک ئێستا لێماوە خۆی ئەم نانەوەخانە بۆ گوندی ئاکوتێ نییە سەرەتا لێرەوە کە لە سلێمانیەوە کە دێ خەڵک بۆ دێهاتەکانی ئەو دوو دەڕا بۆ مەروێ و شانەخسی و دەشتیوانە هەمووی زۆربەی کە دێ لێرەوە نان و کولێرا بە
لەنا تایبەت خاص بە ئاکوتیەوە نییە. جەنابەت جگە لە کولێرە چ جۆرە نانێکی پێکی وەڵی نانی تیری نانی وەکو ڕۆژهڵاتیە. زۆر باشە بەس عادەتەن کە تەنور کە چەورە بێت دوایی تۆ بە مایە نانەکەی لێ دێوەنیە چۆن ژێرەکە ئیگرێت جاری وایە کە چەورە بێ ترشت ناگرێت نانەکە جوان دەرناچێت. وڵی مامۆستا خۆی ئەمە ئەم جیازانە کە چەورە بێ بە خیواوە وشکیەکەینەوە بە خیاو گوشکیەکەینەوە بە پەڕۆیەک جوان پاکیەکەینەوە دوای دەست بە ئیشەکەی دەکەین. تۆ دڵت بە ئیشەکەت خۆشە ناومێت نیخۆ خوا بە زێر بنەوەڵە لە خەڵکی ئەو کورتە ڕازیت ئەلحەمدولیلا ئارێوەڵا زۆر باشن دەست خۆش بێ خی گەورە ڕسق بە ئینشاڵڵا. خێرن سەد چاوە مامۆستاجیان بە خێر بێنیاخۆ سەد چاوەکەم شار بێتە کوێ ناچی والله شار بێت ئەم ئاکوتێ ناسم باشە بۆ لادێەوە نەخۆشە ئەرێ زۆر خۆشە لە کرمن باشە خۆشەکەی لە چیاتۆ بۆ ماماس لەشت ساخە لەشت دەجوڵێ ماڵیاتت هەیە بە ماڵێتەوە مەژغوڵی بەڵام لە شاری هەر دەکەوی لە جێیدا و هەموو قوڵقاتت ئەست دەبن و نەخۆشی شەکرە و زەخت زۆرە دڵ زۆرە ئەو تۆ جگە لە ئاژەڵداری پابزانم چیتە ئەم کێوشتانە زۆر کۆڵە دار و جاران کۆڵە چیلکە و ئەمانانێ ناتۆ ئەوانەشەکی ئارێوە مەچینەدارە کردوێتەوە ئەرێ وەڵڵا ینی تراکە بە تەوراس و بیور و ئەوانە ڕە بە داهین قەڵێشی و اینجا هۆرە هەیە لی دەدەی بۆی بقەڵشی مەبەسم وایە بە تەور و تەوراسی کردو نانە بە تەور بە تەورازنە بە تەوراسی هەڵی ناپاچن هینی ناک میوانانەکەم هەڵپازەکەی ناوە بەجیا وتە دڵمان خۆشە لەم لە ئەوەندم دڵخۆشە نەوێتەوە تا ئاسانە خۆشیم نەگرتو الحەمدلله خی گەورە سەلامەتت کە یاخوا بەڕۆبوومی مانگاکان چی لێکم چکە وازانم لە ئەوکردێ بەس مانگاتان هەیە وەرە مانگامانە کاکەشی دەفرۆشی ماز دەفرۆشی لە دەوامم معاشی خۆم هەیە و ئەوەش دەشی چیەکەی لە دەوام لە چ خی گەورە سەلامەتت کە یاخوا ئەی مناڵ و شت الحەمدلله بە دەورومە بۆ هێ ناون و شویان کردوتەوە بەس خۆت و مێرماوین الحەمدلله ئینشەڵا ژیانێکی ئاسوودە و ئارامە بەنەسەر ئینشاڵڵا قوربان سەلامەت بیاخە بەخێر بێنەختە چاک خی گەورە سەلامەتەن کە بە قوربان پرە خونچە بزانم تۆ ئەزانی کەی لە دایک بووی موالیدی چەندی ناوەڵە ئای شتێکت بە بیر نا ئەو ساڵێک کە لە دایک بووی بڵێن ئەو ساڵە تۆ لە دایک بووی مەسەلەن شتێکیان کرد بێ بە نیشانە والله هەرگە شای کرات فۆنجان هاویشتون و بوو کاتوە و ئاوە باشە تۆ ئەڵێن تۆ وەستایکی دەستڕەنجین بووین کاتێک کە مەولود کراوە کە شایی کراوە چێشتی شایی و مەولود و ئەو تەعزێوشتان لێناوە ئینی دێ هەموو من کردومە بەخوانە دوم هاتون بۆ سەرگەڵوش ئارێوەڵە هەموو پێم بڵێ چۆنەتان کرد وازانم منجەڵی گەورەتان دانا و نانەشانەتان دانا و سەلە و پڕم دەکرد لە ئاو ئەنجا لەسەر ئاگرەکەی دادانا ئەنجا برنجەکەم تێدەکرد دەم کردە پڵاو ئەنجا سەلەم دادەنا لەسەرم دادە ڕژگە کوڕی یعنی چێشتی پڵاوتان لێ ناو برنج بە پڵاو لێ دەنێ لێم ناوە تۆ پێش برنج هیچ کەی لە بیر نایە کە شایە بوو ساوەریان لێ نابێ یا شتێکی لەو بابەت ئارێوەڵا هەش بووە نەبووە ئارێوەڵا هەبووە هەیە شایی نەکردووە هەر بردوێتی و تەوە هیچ نەبوو بووین نەبوو ساڵی قەدیم بەخوا مامە خەزورم و کرێکارمان لەگەڵ بوو چوونە گەرمێنە زۆر ڕەشیان هێناوە نەبوو بووین ڕۆڵە کولێرەم دەکرد ئەمەندە هەچی دەشا لەولا دا کولێرێکیم دەرێ دەندورمان بوو دە پەنا ڕێگاچی جا دەڕێ دا کولێرێکیم دەرێ پورێ میژەم بوو بە سەر چاو ئەنجا ساڵی قەدیمیش خەزوریم تی خونچێ ماڵما لە ویژێرەی بوون تیگە هاتووم خونچێ لە کەڵە چێسەینی دوو کوڕی باڵا بەرز جوان
لەوێ ئێسقانیان هەڵگیر بوو دەیان کوتا دۆر کتومە ڕۆڵەوە چ دەکەی دووەڵا ئەوەیە وڵا لێ وەرگربوون و فڕێدا هێنانی بۆ ماڵێ تێرەم کردن و کولی ویستیان ئێسقانەکە کە وردیەکەم بیخۆن ما خەزوورەکەم دەیگوت خەزوورەکەشم پیاوی گەورەین ئەم ئاوەدانیەی بوو کوێخا بوو کوتی هات تێرم کردن و خۆ حافز ئەمە دەشم کولێرە بۆ تیاویشتن پێم بڵێ بابزانم وەختی خۆی لێرە هەرەمانەوە یا گەرمیان و کوێستانتان نەکرد دەچوون بۆ چەمەکەی هاوینان دەچوونەوە جستانان داهاتینەوە تۆ پێم بڵێ بزانم ئەو گەرمێن و کوێستانەتان بۆ ئەو کرد حیوان وشت هەبوو حیوانمان هەبوو لە ژێرەی دانە دەکرا خانومان نەبوو هەر کەپر و سابات و دادەنیشتین و دووتنمان پێوە دەکرد مەڕێکی زۆرمان بوو بەخوامانگام بوو و هەل داهاتینەوە ئێرە جستانە هاوینان نیژە ڕۆیشتن بۆی تۆ بابزانم تەون و ئەی گوروسی و قایاسەوە ئەم شتانە نەکرد گورسم وەنیوە قاسم چنیوە بەڵام ڕانک و چۆغەم درون ئەوەم هەموو درون ڕانک و چۆغە بۆ پیاوان مێزەر جاوانم بۆ هەڵدەبەستن داگو بەخوای لا تۆ نەهەی من نابێ بابزانم تۆ سەر و کڵاوت بەستووە سەر و کڵاوت هەبوو وەختی خۆی هەر بوومە هەر بوومە و هەر بووشمە فڕێ نادەم قەت لە چیە فڕێ نادەم ناوەختی خۆی سەر و کڵاوێکیان هەبوو هەمووی پڵپڵەی پێوە بوو بوو لاجیرە بوو ئەلێرە لیان دەدام بۆ ئەوێ باسی ئەوشمان بۆ کە بابزانی وەختی خۆی ژن و ژنخوازی چۆن بوو بووچیان چۆن دێهێناو دەبرد ئەوە عوسمانی وایە کوڕەکە عوسمانی ئاوای قەدیم ژن و ئەوە شتێکی شەرعی بووە پڕ خونچە بەڵێ وەڵای ژن بەژن داوا منیان کرد و ئەنجا کوتی ژن بەژن ئەنجاگە کچەکێ خەزوریشم بیلا مەحناچی دەستێکی ئاوا نەبوو دوو قامچی هەبوو لە دەستێکی ئەمیش براکەم پێ قایل نەبوو ئاخری منیش قایل نەبووم تم هەتاش نەبوو براکەم نەکەم ناچم شووی ناکەم ئەڵانجا کاچی قوتی قەی ناکە بیکە من دەمەیە وەڵا هێنامان دەستێکی نەبوو ژن بەژن ما پێکرا و بۆی هەڵپەڕین و بەزم و ڕزم ئاوا بووە باشە تۆ بابزانم ئەو قەدیم خۆش بوو ئەو سەردەمە خۆش بوو وەڵا هەر ئەو دەمە گەنەبووش بوو ئەو دەمەی خۆشتر بوو خونچە تۆ زوو لێت قەوماوە هاوسەرەکەت ئەمری خوای کردووە ئەی چۆن لەسەر وازام لەسەر کوڕێکی دانیشتووی ئەی ژیانت چۆن بەسەر بردووە ژیانم خۆش بوو و بێقەدری نەکردوم و بێحورمەتی نەکردوم و بۆ خۆشم ئیشم کردووە ئاخر کە ئەو مناڵوە چۆنت بەخێو کردووە وەڵا بە مەمچی مەمکەمژێ ئارە وەڵا مەمکەم شیرین پێدا نەبوو نەخۆش بووم سێ مانگان کەوتم لەسەری چی باشە پڕ خونچە بزانم تۆ هیچ گرانیەکت بەبیر دێ گرانی گرانی بەخوا خەزوورم و خزمەتکارمان بوو چوون ناڵم لە گەرمێنێ جۆمان نەبوو جەوتیان برد جەوت بردیان لە گەرمێنێ بیفرۆشن و بیدەن بە گەرم و بیهێننەوە ئاوا بەخوا سەتی شاتەوە ماڵێمەت خواب نانێکیم دەرێ بە جادەیدا دەهاتێ ئاوا فەقیر بوو ئارە وەڵا ئاوا ڕابواردەوە دەبەخوا داژنیشتوم بەخوای ئێوەش براو کەس من بە خایلای مێردیم داناتەوتومە لە پاش مێردەکەم مێر لە من حەرام بێ ئارێ وەڵا بەدەردی هین دەڵێ دانیشتوم بۆ خۆم و لەگەڵ کوڕی خۆم و بووکم بۆیە ناوە ژنی هەیە و تۆ پێم بڵێ خزمشت لەو دیانە ئەو بەرێ هەن نەدێ لەو دیانەی ئێرانێ کەس و کارت هیچ کەس لەوێ خزمشتت هەیە هاتو چۆت قەت کردووە چوون بۆ ئێرانێش کوڕەکە مەسکەری هەڵاتە بوو چوون بۆیە دیانەی نزیکی ئێرەیە لەو بەرێ ناوەڵا کەسم لەوێ نیە هەر لە مەزناوێ بوو ماجێ چوون جا هاتەوە ئارێ وەڵا ئاوا گەورە سەلامەتی کاپڕ خونچەی قوربانم ئێوەش حەمرەکە و درێژ بێ خوا دەست بە حەمری و بگری و هیچ و لێنەیە خوایە ڕووناکە بخاتە دڵی ئەم میلەتێ ئەوم بێ بە تۆش تەمەنە درێژ بێ ئینشەڵا لەسەر خێر کوڕە بڵێ زەلین نەبی
بڵێ زەلیل نەبی دنیاوای لە هاتۆ تۆ مەڕوانە ساڵی قەدیم بەخوا زەلیل بی بە خێون ناکەن ئەرێ بەخوای من بۆ خۆم دەزانم ئەم چۆن بووە ئێستا خەزورم بەخوا بۆ خۆم شتومە لە تەشتیدا ئەرێ بەخوای دڵم ناتۆ خەسوم بووە هەروە خەڵکی ئێستاوا نەما وەکو قەدیم نەما نەماوە کاکە جان بەخوا زەلیل بداکێ کوڕی خۆت بێ فڕێت دەدا من بۆ خۆم دیم بۆ دەرزانم ئای سەلامەتت کە ئیمانت بێ ئینشاءڵڵا دوحای بە خێرم بۆ بکەن زەلیل نەبە هیچی کەم ناوێ هەر زەلیل نەبە بە قوربانی ئێوەش بم کاکە ڕیشوان خواقەوەتە بێ با قوربانە سپاس دەکەم تۆ پێم بڵێ بەس میوەفرۆشی یاخود شتی تریژە فرۆش وەڵی شتی مارکێت هەر هەموو بابەتێکمان لایەنەوە باشە لە بەرو بازار ڕازی لەخواوە زیاد باشە الحەمدولله تۆ پێم بڵێ بزانم شتی ئاو کورتێ کە تایبەت بێ بە ئاو کورتێ چیت لەلایە حالیان ئێستا هیچمانلانیە نەماوە خۆلانی کەم لانی کەم ئەبێ ماستە لەلابێ ماس بەڵێ ماسمانە ماستی ئاو کورتێ ئەندازەیەک لە شاریش کاڵنی ئاو کورتێ ماستێکی باشە زۆر باشە بەس ماستی مانگانێ یاخود ئی بزن و مەڕۆوان بە زۆری مانگایە بەس ماستی مانگایە بەڵێ ئەی ئێوە تەنها ڕووبارێکتان چەمی زێ بچووکتان لە بەینا لە بینی ئێوە و ئێرانە بابزانم شتی ئێرانی چی لەلایە شتی ئێرانی ئێستا تشیاتم لایە پێشتری بڵێ ئێستا کەشکم لابوو پەنیری کوردیم لابوو ئاوە شیرنی ئێرانی بەڵام ئێستا بۆی ڕێگاکردیرەوە ناوەن پێ بەڵێ زێژ حتمما زۆر بووە ئێستا زێژ زۆر بووە ئەوش بۆ خۆی ڕێگاگرەوە نیە بەڵێ بەڵێ باجی نەسرین سەلام عەلەیکوم وعەلەیکە سەلام ڕەحمەتوڵڵاه بەخێر بن سەر هەردوو چاوم زۆر سوپاس دەکەین مانگەکەت دۆشیوە نیە بەڵێ باجی نەسرین هەندێک مانگا هەیە کە بانۆکەی خۆی نەبێ ناڵێک ئیتربی دۆشێ ئەوە ئێوە شوایە وەڵا باشە شکر ئەمەمان باشە مانگای کەشمان هەیە مانگا هەیە ڕاستەکەی وایە نایە لە کەبانەکە خۆی زیاتر بیدۆشێ پێڵەن یەک ناس بەڵێ باشە ئەمە غەیری جەنابەت چی تریشەی دۆشێ کچەکەشمانی دۆشێ خۆشمی دۆشێ بەس بیست بینیم هیچ جۆ لەمە ئەوانە نەکرد وایە گۆلکی تێبەرەدا و هینێکا و جۆلەمەیەکا و ئەنجای دۆشێ تۆ هەر یەکسەر دۆشیت چۆنە شیرەدا ئاوە بەڵێ خۆی ڕاستەنە مانگا هەیە مانگا هەیە بەبێ گۆلک نایڵێ نایە عیبی بێ ڕۆی نایە هەتا گۆلکەکە دیال نەکەوێ بەس مانگای هەیە باشە کێشەی نابی لەوەیە ڕاستە ئەی ئەمە ئێوە جۆلەکەکەیم نەبینی گۆلکەکەیم نەبینی ئەمە گۆلکەکەی تازە نەخۆشێک بڵا بۆتەوە بۆ ماڵیات قەزا باڵی ئەوەی بردووە ینی مدار بۆ تۆ بابزانم تۆ هەرو مانگایەت هەیە ناوەڵە مانگای کەشمەیە بەڵێ عادەتەن شیرەکەی هەوە هیچ کاکرێ بە ماست بەس غێری ماست جەنابەت هیچی تر دروست ناکەی بابا پەنیرەکەین کەشکیلەکەین کەشکش دروستەکەن کەشک هەر بە شێوەی ڕابردوو کە شیرەژەکە ئەکەن بە کەشک و خوێ پێەکەن و وشیکەنەوە تۆزێ درێژی ژێکەن لە منتیقی شار باژە ڕەوایە ئەی پەنیر چۆن دروستەکەن پەنیر هەر شیرەکە تۆزە گەرمەکەین هەوێنەکەی تیەکەین و دای پۆشین تا تۆزە گەرمە بێ ئەمێ کەمەی اینجا دوای خینەوە سەراگەن نەختی خوێ پێوەکەین و وازانم پەنیرە بێ بە شیرەکە فرێش بێت تازە بیدۆشی شەی نییە بڵین بۆ نمونە ئەبێت تۆزە گەرمیکەی تۆزە گەرمیکەی اینجا هەوێنەکەی تیەکە دوودایە پۆشی وەکو ماستەکە
باجی نەسرین جاران شیلاوی حیوان و ئەو شتانیان بەکارێنە بۆ پەنیر بەس زەوازام دەرمان و شت هەیە تۆ بە چیت پەنیری هەبنی خۆی هەیە پاک و تەمیز نانەوەک ساڵان نەما لەخوا بەزێرە باشە غێری ئەوە ئەی ماسووشت چی لەکەن وەڵام ماسووشت ئەگەر بفرۆشەی فرۆشین و لە خۆمان زیابێ نەفرۆشە بۆ دراوسێ و ئەنجا بۆ کەس و کار بۆ دیاری و ڕاستەکەی کاڵەن ماسی ئاو کورتێ یەکسەر خەڵکڵە ماسێکی خاوێن و پاک و خاوێن و ئەوانن ینی خەڵکی ئەم منتیقەیە ماشەڵڵا ینی ئەم دێ زۆر پاک و خاوێنن ماسەکەش حیوانی ئەوە نەتیایە کە بەشی ئەو بکاکە بفرۆشە یا لە شارە بڵێنەوە ماستی ئاو کورتەیە وەڵی بڵێ ماڵی وە هەیە ماڵاتی زۆرە 4 سەری ماڵات هەیە ئەگەر زیاد بێ زۆر بێ ئەنێرن بۆ سلێمانی ئەگەر زیادیش نەبێ لێرە مشتری هەیە فرۆشتێ چکە دیەکەمان چکە سەرجادەیە بەهۆی ئەو دێهاتانەوە لە دوکانەکان دایانن دەفرۆشرێ لە دوکانەکان باج نەسرین با بزانم غێری حیوانداری تۆ ئیشوکاری تر لەم گوندەیە چیەکەی وەڵای لەم گوندەیە بخمان کەمێک باخمان هەیە باخەکە ترێ و باخەکەی بڵێن ئەیکەین و بەشی خۆمان باسوخ و ئەوشتان دێ دروزەکەین دۆ شاوی لە دروزەکەین و ئەنجا بۆ دەست و دیارە نێرین و ناوەکو فرۆشن ڕاستی نایفرۆشین ئێمە بەس بۆ خۆمان بۆ خۆی گەورە لە ش ساڵکە ئینشاڵڵا ئێوە سەرکەوتوو نیشەڵا قوربان سەلام عەلەیکم وەسەلام ڕەحمەتوڵڵا بەخێر بێ چۆنی قوربان باشی شکر حاڵ ئەحواڵ شکر باشی بەخێر دەکەم تۆ پێم بڵێ پرسیاری تەمەن بکەم ئاساییە وەنیە بەڵێ ئاساییە خۆ پێ ناخۆش نییە نا پێم ناخۆش باشە با بزانم موالیدی چەندی تەمەنە چەندە موالی 49 تەمەنم دەوری لە 72 زۆر نییە ئینشەڵڵا زۆری بەبەرەوە ئیشەڵڵا ئیشەڵڵا خوا ڕحمان پێ تۆ پێم بڵێ بزانم لە کەیەوە نیشتەجێی ئاو کورتەی وەڵا لەوە تا لەدایک بوو نیشتەجێی ئاو کورتین بەز لە 79 گواستویانینەوە بۆ مەجموعەی کارێزەی ئیکە لە ئیتفاعزەکەی گەهاتوومەوە نەچوومەوانێ هەر لە دانیشتووی ئێرە بوو با بزانم لێرە چیت کردووە ئیشوکار لێرە لە سەرتاوە قوربانە هەگە یەکسەر گاتینەوە تووتنمان کرد دوایەوەی تووتن دەما ئیکە کاسبی تەماتە هێندێک تەماتەوە ماتەوە ئیکە ئاژەڵداری و ئاوەشتی ئاوابان کرد بزانم ئەی کەر و کاروان و شتن نەکردووە وەڵا کەر و کاروان کردو چوون بۆ ئێرانێ چوون بۆ ئیکە منتیقەی گەرمیان بۆ سەنگا و ئەو منتیقانە ئەی با بزانم جووت و ئەم شتانە نەکردووە قوربان جووتم زۆر کردو هەر زۆر جووتم زۆر کردو لۆغەتێک هەیە باسی چل نەقیزاکەن لە ئاو کورتی ئەو چل نەقیزەیە چییە؟ بەڵێ خەڵکی زۆر تقریبان هەفتا ماڵی لێ بوو پێشەوەی بگوێزێنەوە بۆ کارێزە هەفتا ماڵی ڕێک بوو مەسەلەی چل نەقیزەیە مەسەلە چییە؟ چییە؟ چل نەقیزە هەر مەسەلە قەڵەباڵغی ناودێکەکەی بووە دیارە چل جووتەکە گایتیا بووە جووتەگای تێدا بووە یعنی زیاتی هەفتا ماڵی لێ بوو هەفتا ماڵەکە ئەو پەریدە 15 ماڵ 16 ماڵ جووتەگان نەبووە هەمووی بە فەلاحەتی و بەدەستی خۆی ژیاوە کاک خەڵک ئێرە ئەگەر باخ و باخداریتان هەبوو بێ چۆنتان ساخ کردوتەوە چیتان لێ کردووە؟ وەڵا هەر نردومانە بۆ شاریوی کە بە سارە و شتیدا ساخی دەکەینەوانەی کە کرێ ساری لێ هەڵدەگیرە و کرێ دوکان و هەموو لێ هەڵدەگیرە و بزانم تۆشمان بۆ دێتەوە تۆ با بزانم وەختی خۆی قەدیم بەروبوومی ئێرەتانی باخەکانتان نەبردووە لە شوێنانی تر بیگۆڕنەوە بەگەنم بە نازەم ئێمە ئەوەمان نەکرێمە بە زۆری توتمشتمان کردو زمانی زوو یعنی باغداری کەم بۆ لێرە تۆ زمانی ئاغانت بەبیر دێ بەبیرم نایە بەس بنداڵ بووم یعنی بێگار شتم نەکردو بە زمانی وانم بەبیر دێگەر ئاغا بوون و بێگاریان بە خەڵکیەکە چکۆلە بوو منداڵ باش ئەو ئاغانەی لێرە بوون ئاغای کوێ بوون مەراودەلی بوون کوێنەری بوون بۆ خەڵکی پشدەرێ بوون ئەوان حکمی ئێران بەڵێ ئەوان حکمی ئێران کردو باشە ئەی بابزانم چی کە لە بیرە وەکو هەموو گوندێک کۆمەڵێک پیاوی چاشی تیا بووە کۆمەڵە پیاوی معقولی تیا بووە وەختی خۆی دیوەخانیان هەبووە نازم ئەوانیان بۆ سڵح سەلاحەتیان کردووە تۆ ئەلۆ بارەیەوە چی لە بیر لێرەکانە قوربان پیاوی پیاوانەی لێ حاجی کەریمی لێ بووە شۆخا قاری لێ بووە دەرۆ ڕەحمانی لێ بووە ئیکە خەڵکی مافەرەجی لێ بووە ئەوە حاجی شەریفی لێ بووە بەسەلا حەلیاغای لێ بووە ئەوانە هەموو پیاوی مەخول و پیاوی ڕێک و پێک و سڵح و چاک بوون هەشار بوون بڵێن خەڵکی ناو وەختی خۆی مڵک و ماڵ تۆزێک نزاعی لەسرە بوو کە با بڵێن بزانین ئەو خەڵکە معقولە ئەو پیاو چاکانە چۆن کاریگەریان هەبووە لەسەر ئەوەی کە نێڵن خەڵکەکە تووشی کێشە بێ لەسەر زەویوزاری لەسەر زرعاتی لەسەر سنووری ئەوانەی بۆم باس کردی ئەو جەماعەتە پیاوی پیاوانە بوون ناندێ کێشە و شت گەز روز دەبوو خێرا دەکەوتە فریا دەکەوتی شەکان چاک دەکرد
یعنی ناندێش جەهێڵ و مەهێڵ و گەنج و هەراوشتی یا دروست کرد کوردیەکی زۆر بێکێشە و بێمشکیلە بووی وەختی خۆشی دیەکە هەر لێرە ئەمە یاخود هاوینان هەوارتان هەبووە چوونە هەواری باوەڕ کە سێ ماڵیا دوو ماڵی لێ دەمان لە دێی خوارش و سەرێش یعنی هەمووی دەڕۆی بۆ چەمێ ڕۆی بۆ شیوەی خوارێ لەسەر موچان بۆ خوارد کەپیان دەکرد و سابات توشت و لەوێت و دیان پێوە دەکرد و پاییزێ کاتی پەڕەدا هاتنەوەوانی ئەی سەرچاوی ئاوی خواردنتان کارێز بوو کانی بوو چەم بوو بۆ کانیە کەوڵی پێ دەڵێن لە خوارێ و ئەمەژ لێرە ئەم کانیە بۆ ناو دەیچ و حوزی لێکرا بوو کانی بوو ئەو بەتەنەکە و باشانی ئاو دەڕۆشتەوە خۆختێ بەلوعە نەبوو ئەمووی بەشانی ژن ئاوان دێناوت تەنێکێکیان دێنابدە و بەشێ تابانیکە ئەی تۆ پێم بڵێ بە بیری تۆ جگە لەو لە ساڵی هەفتانۆ کە ئێرە ڕاگوێزراوە چوە بۆ کارێزە هیچ جاریکە سوتاوە سێ جار ڕەمی تارێک لێکراوە بەشکر خەڵکی تیان نەچووە دارەکان بە هیچدان بن ئەمە شەخص بوو شخصەکان دەرشان لەوێ شەخص بوو لە شخصەکاندا جارێکی لە ناودیاندا پێم وایە یەک گۆلەکان کورد تارەکەش زۆر بە هیچدان بوونەوەختی وەکی ئێستا شەری کوێرانە لە شارەکانیان نەیەدا ئەو گوندانێ ئەو بەرێ کوردستانی ڕۆژانە کوردستانی ئێران لێتان نزیکن بابزانام ژن و ژنخوازیتان لەگەڵەوان چۆن ئێمە شخصی خۆمانە ئێسێ لەگەڵ ئەوان پورزا خاڵۆزین لەگەڵ ئەو تێی ئەو بەری لەگەڵ تێتی خزمەتیمان هەیە لەگەڵ ئەوان بەڵێ ئەوە چییە چەمەکە شەر بە ناوی تێتەوە کرا بەڵێ بە ناوی تێتەوە چەمەکەش پردی تێتێ و چەبی تێتی پێڵێ بە زۆر خۆشەویستان ئەم بەیانە ئێمە لە گوندی ئاوکورتین ئاوکورتەیەکی کە لە گوندە جوانەکانی شارباژێر و هەروەهایەکە لە گوندە کوێستانیەکان ئەوە ئێستا ئێمە من خەریکە زۆپادارەکە لە باوەشەگرم قۆرە ڕەشیشی لەسەرەوە خەریکە دەکوڵێ ئیتر جەماعەتیش کۆ بوونەوە ئەمڕۆ جمعەیە پێشێ ڕۆژانی جمعە ئیش و کار بەو شێوەیە نەبێ لە بەردەمی یاخود لە دەور و پشتی زۆپاکە داخراوە و تەنانەت ئەگەر خەفەی نەکەن من لێرە ڕەنگە تەحمل نەکەم خەفەت کردووە قوربان ئەوە چۆنە ئەوە کۆبوونەوە لێرە وڵای هەروە بە تااقەتی کۆبوون و لێرەکانە سەرمایە لێرە کۆبوونەوە چای دەخۆینەوە و خۆریمان تەراگیراوە بێشیە و شوێنێکی لەبارش دروستکراوە بەم لایلۆنوشتە دروستکراوە ئەمە هەر بۆ دروستکراوە کە ئاوا دابنیشن چەند کەسێک و قسەی خۆش و ئەوەڕە بێت تااقەتی قسەی خۆشەکەین پێم بڵێ ئەگەر فزولی نەبێ ئێوە کە دانیشن ئاوا باسی چیەکەن وڵا دابات چیکارە باسی ڕووداوی خۆمان دەکەین چۆن ئیشەی کارە دەکەین چۆن نایکەین و بۆ شوێ بچین و بۆ شوێنە چین و نەچێتەوە سەر سیاست باش نەوەڵا سیاست شوێن ناکەین با سیاست ناکەین ناوەڵا بابزانم تۆ مرتاحی بەوەی کە ئەوها ڕۆژانی مەسەرم بۆ منە هەینی بێ کاتی بێ ئیشی بێ ئاوها بێن لە دەورەی یەک دابنیشن و قسەی خۆش بکەن و ئەروها کاتێکی ئاوا بەرنەسەر سەرەتا زۆر بەخێر بێن ئێمە ڕۆژانە کە دێنە دەروانێ لەگەڵ هەواڵەکانمان دۆستەکانمان دێنە شوێنێکی ئاها گشتی کۆ دەبینەوانێ و هێندێ باسی قسەی خۆش و کردارەکانی پێشوو کە کراوە و ڕۆژانی خۆمان چی بۆ چی نەبووە بەدەم پێکەنین و دومینەکردنیشی لێ ڕۆژەی وایە دادەنیشین و قسەی خۆشەکەین و دەڕێنەوە ماڵەوە پێم خۆشە چێق نوکتەیەک شتێکی خۆشی هەیە بۆم باسکە حەزەکەم ینی سەرگوزشتەیەکی خۆش خۆ نابێ حتمما سەرگوسشتە و قسەی خۆشی تەیەکە مەجلیسەکان زۆر هەیە بەڵام مێساکانە هیچ شتێکی وا لە بیر نییە لەو کاتەیە کە تۆ بیری لێ بکەیتوانێ بڵێ وڵا لەم کاتەیە شتە خۆشم بۆ دێت ئەینا شتی خۆشەیە شتی خۆش پێشاتەوە شتی ناخۆشیش پێشاتۆ لە ڕۆژگاری ئێمەیە بابزانم ئەم ساڵ بەفری باش باری وانە بەڵێ بەفری باش باری وڵا خوانەی بڕێ بەفری 50 سانتی 40 سانتی باری بوو لێرە
ڕێگای گرت ڕێگای شار و ئەوانەی لێوە گرت دوو ڕۆژی ماڵیان ڕێگا بۆەوە ئەی جادەکە نەیە بەست بەرەوەڵا دەیبێت چۆن نەدەبێت بەرەوەڵا ئەلێوێ سارە لە ئەو شوێنجێت سەر نەیەکەوت هەموو بەتەڵک بوو ئەی مەگە زنجیر وشتیان بەست بەڵای زۆر هەبوو زنجیرێ بەست دێکە شکر ڕوو لە ئاوەدانیە یاخود زعیف بووە وەڵا شکر باشە لە چاو دیەکانیکەوە ئێرە باشە ئێستا 40 ماڵی سی ماڵی تێ 5 ماڵی تێدایە جەنابێت ئەگەر زستان نەبێ واز لە پاییز و سستان بێنە بەس لە ئەوەڵی بەهارێەوە وردە وردەکە ئیشە جوڵێ خەریکی چییە بێ بە چۆمەش وەڵا داخلیی مێوبڕین و پیوازکردن و ئەو شتانەی دەبین ناو باخدا دەبێ باقی هەڵپەرتی و ئەموو درودواڵی تیا هەڵی پەردێوین و خەرمیێ بڕین وشتە باشە ئەی ناوی چییە وەختی بەروبووم ئەوانە بەروبوومەکە چی لێ دەوڵا بەروبووم هەر بەچکمان دەکات بەشتی فرۆشن ئارەوەڵا بەشتی فرۆشن ناکار ئەوەندەمان باهین نییە بەروبووم زۆر بێ گوێزە و هەنارە و ترێ و هەواز کەس بەش خۆیەیە زۆر لە خۆی زیاد نابێت بە بابزانام تۆ بین لەگەڵ زۆپای دارا چۆنە وەڵا باشە زۆپایدار کەیفمان پێی دی باشە لە ماڵەوەشەتە بەڵێ ئەرەوەڵا گەورە سەلامەتان کایخوا مەمنونی سوپاسانەکە وەڵا ماشەڵە تینی هێنا وڵای سووکە تەشید دەی قوربان ئاوادان بێ ئاو کورتێ مامۆستا ئاوە کورتەیە یا ئاو کورتێ ئاوە کورتێ خۆی بە نووسین ئاوە کورتەیە بەڵام وەکو ئێمە بە لەفز ئاو کورتەی پێڵین ئاری وشەکە کورتەکرێتەوە بەڵێ هیچ فەرقی نییە ئاو کورتێ و ئاوە کورتەیەک بەبەستا من شتم لەگەڵ جەناب تا پرسیارم زۆرە بەڵام بەس بۆ لێرە بۆ ساخکردنەوەی وشەی ئاو کورتێ ئاوە کورتێ بازان ئەم وشەیە چۆن وەرگیراوە گۆڕانکاری تیاکراوە کە ئێستا بۆ بە ئاو کورتێ یاخۆ هەر لە سەرەتاوە خودی وشەکە هەر ئاو کورتێ بووە تا ئێستا وەکو خۆی ماوە ئاو کورتێ وشەیەکی داڕژرا بووە لە دوو وشە پێک هاتووە لە ئاو لەگەڵ کورتێ وردە وردە کاتێکە هاتوون بۆ ئێرە نانووسیان کردووە بە ئاوە کورتێ ئێتر ئەگەر بێت و تعبیری لە چیەوە هاتووە ئەمانە بۆ دوازکەم ئاو کورتێ کاتی خۆی عوسمانیەکان کە ئێران داگیر کردووە ویستویان بەسەر ئێرا تێپەڕن بۆ منتیقەی ئالان هاتوون لە ماڵێکی لایان داوە پرسیاریان کردووە ئەم گوندا ناوی چییە ئەمیش کچێک دەبێ ناوی کورتێ دەبێ وازانێک کە تووشی نازانێ ئەو پێڵێ ئاو بێنە توونیەتی دەڵێ کورتێ ئاو گایەوە دەڵێ دووبارەی کەرەوە ئاو کورتێ ئاو کورتێ کچەکە ناوی کورتێ بووە بەو مەبەستەوەی زانیوە توینێتی داوە ئاو دەکات بەڵام ئەو داوای ئەوەی کردووە ئەم گوندە ناوی چییە ئەوە لەوە هاتووە ئەمە بۆ چوونێکە لە سیاست ڕاستە باش ئەی ئەگەر بیر لەوە بکەینەوە مادام گوند وە پێشەوە ئەی پێش ئەوەی کە ناوەکە بەو شێوەی لێبێن نەسم کورتێ کە کچ بوو و ئەنج ئاو بێنە پێشەوە ناوی چی بوو ئەم ئێرە هیچ شوێنشینە بۆ پێشەوە شوێنێک بووە ئێرە دێکۆم بووە دێ نەبووە دێکۆنمان لە خوارەوەیە هەتا قەبرستانەکان شاهیدن بۆ مێژوو لێ بوو هەر پیان وتوە دێکۆن لەو دێکۆنەیە ئێمە دوو سەرچاوە ئاوی هەبووە سەرچاوی ئاوی مەولودیان پێوتوە کە کانی پیاوان بووە سەرچاوەیەک ئاوی سرکان پێوتوە کە کانی ژنان بووە لەو شێوەی ئاویان هێناوە لێرەیە هیچ ناوێشی نەبووە ڕێدیەوە سەتعی و پیا ڕۆشتون و تەواو ئەم ئاو کورتەوە لەلایەن مۆرکی عوسمانی و نانراوە بە ئاوە کورتێ لەوەی واتوە مامۆستا بۆن سۆم لێت ئەگەر بێت و هەڵ نەسین بەڕاستیە سووتێم ئەم سەگە لە سەگی کوردی ناچێت ڕاستە ئەمە سەگی رووسیا دوو ڕەگە لەگەڵ گورگە با بڵین تێکەڵ کراوە لە رووسیاوە هاتووە ینی سیبیری پێڵم بەڵێ رووسیە زۆر بەقوتە وەک سەگی نییە بۆوانە بچوو ئەمە لەوانە بێت کە گالیسکەش ڕاجێ بەڵێ زۆر بەقوتە ئەنی نازانم قوتێکی سەیری وەک سەگی خۆمان نییە کوردیە وە زۆر عاقڵە نیچی پێ بڵی بەقسێتەکە بەڵام من تازە با بڵین دایانە بە من زۆر ڕاهێنە نوشتم پێ نەکردەوە کەسی کە پێشتر ڕاهێنانی پێکردووە باڵین باشتر بەخسێەوە جۆسکەی زۆر لە جۆسکەی گورگەچ ڕاستە زۆر ڕاستە ناڵم دوو ڕێگە
ئەو سەگی ڕووسی هەمویان جامە ماوێتی گەورە بەهێشتا بەچکەیە بابڵێ ئەمە چۆن وەکو هیوایەت وەکو چی ڕادگرتووە وەڵی من زۆر عزم لە ساگە زۆر عزم لە ئاژەڵا پشی لە ساگتر زۆر شڕاگرم بەڵام بە تایبەتی ساگ پێشتریش سەگم هەبوو بەڵام ئێستا ئەم ساگەم ڕاگرتووە لە بەرەوەی شتێکی زۆر عاقڵینی زۆر شت بەخسەیەکە گە ڕاهێنانی پێ بکرێت هەنی شتی زۆر سەیرەکات باشە ئەمە ڤاکسین و شتێکی بەڵام هەر خۆی پاکە وەکوی بەڵام دەرزی لێدرێ هەموو مانگە دەرزی لێدرێ حەپی خۆی هەیە قەتری خۆی هەیە تایبەت باڵی خواردنی تایبەتی هەیە جاویستم لەسەر خواردنەکەی ببسم بچکەمە پێچێ هەموو خواردنێک نەخوا چی ئەخوا بە زۆر وەڵی زۆرتر گۆشتی بۆ کڵێنین گۆشتی مریشێک با بڵێن گۆشتی تر کاڵی نایخوا بەکاڵی نایخوا سۆیا ئاخوا با بڵێن کارگۆشکی پێڵێن ینی برنج وشتیش ئەخوانی کۆمەڵ برنج بێر کۆمەڵە خواردنی تریژە خوات با بڵێن بەڵام خواردنی تری هەیە تایبەت هەر ئیسەگی ڕووسی با بڵێن بینانی خواردن زۆرە خۆ سەگی خۆمان نییە باشە تۆ پێم بڵێمە ئی پاسە ئی ڕاوە ئی چییە وڵی زیاتر بۆ جوانیە با بڵێنە هاوە لە رووسیا زۆر بۆ ئەو گالیسکە شتانە بەکارێنیا بۆ جوانی بەڵام لای خۆمان هەر زیاتر بۆ لە مەتار بەکاردێ با بڵێن بۆ شوێنی هین یان ڕاهێنان وشتی پێکرێ بۆ تێنتی بە سەگی پۆلیسی بەڵێ ئەبێتە سەگی پۆلیسی ڕاستە مامەکەجان سەلام عەلیکم سەلام و ڕەحمەتوڵڵا پێشێکی بەخیراتنی جنابتان دەکەم کاتون بۆ وێرەکان زۆر پێخۆشحاڵین بەقوربان لە پێشە لە ناوی ئێرە ببرسم بۆ بە ئێراڵەن بەرتەنگ ئێمە بوندی بەرتەنگ موچەیەک بووە ئەمە وەختی خۆی لە قەدیمەوانێ تەلە بەردیان بڕیون بۆ سەر قەبر و کارێز و ئەوانە بەردی تەنکی لێ پێ لە بەردی تەنکەوە هاتووە بەڵێ بلە بەری تەنکەوە هاتووە ناوێناوە بەرتەنگ موچەیەک بۆ موچەی باو باپیرانی ئێمە جەناب لێرە تاقەماڵە یاخود ماڵی تر هەموو ئێمە زۆرین بەس بە مناشکوانەوانە هەموو چون بۆ شار و ئێتر هەروە من مامۆتۆ یەک دوی کشمان لە ئاکورتێن لێ ئێران بەجێ هێشت و ئەگینا ئێمە زۆرین دەقریبەن دەوری حەڤە ئامۆزان هەمومان مڵکانمان لێرەیە لەسەر ئەم مەڵکە جوانە قسە بکەین کە ئەمە ڕزێکی باشت بنیاد ناوە ڕزەکەش با بڵێن حەستەکەم خۆڵێکی تایبەتی هەیە هەتا مێوەکان لە منتیقی شار باژێر مێو عادەتەن لەسەر خۆڵە ئەم مێوەکانت بەرز کردوتەوە ئەم شێوازی بنیادنانی ئەم ڕزە چۆنە ئاوا کرد ئەمە کاکبێون ئێمە ئەوەڵجار من ئەم عەرزێکی ئەمە توور بەڕمڵیە ینی گڵیە ئەمە بۆ خاز بۆ نەمام زۆر باشە بە تایبەتی بۆ مێو ئەمن ئەم مێوانە تامان لێرەکانە گەرمە لەبەر ئەوەی کە گەرما هێناومە چەخاندومە تەقەن بەڕیز چەقاندومە لەبەرەوەی بۆ تراکتۆر و شت بتوانم بە ئاسانی چوبە ئێسێ کرێکار کەم هەیە بە تراکتۆر ئەیشێڵی ناوەکەی هەموو بە ئەندازە ڕێکم خستووە ئەم مێوە ئێمە ئەوەڵجار کە چەخاندومە دوورکەڵەی بۆ ئەچەقێنم دوورکەڵە بۆی قەتەکەی هەوادا بۆی ئەگەر ترێکە نەکەوێتە سەرگەڵەکە بسووتێت چکە ئێرە گەرمە وەکو کوێستان نییە بڵێ لەسەر گەڵ بێ ئێمە بە حەواوەیە بە حەواوە ترێکی جوانە ئەمە هەر کە هاتوو بتوانێت من لە ساڵی 93ەوە ئەم ڕەزەم بنیاد ناوە بابزانم چەند جۆر ترێتە ئەمە ترێکانمان زۆرن بە تایبەتی ئێمە ڕژمیریمان هەیە خۆشناومان هەیە تافیمان هەیە کشمیشمان ئێوانە کە هەموو لە ناو باخەکەی مندا هەیە سەرقوڵەیە سادانیە ئەمانە هەموو تیا لە ناو باخەکە هەیە ئێستاکانە کاگە هین پەیوەند ئەمە بەداخەوە حەزەکەم بڵێم حکوومەت ئێمە لەو کاتی خۆیان زمانی کۆنا بەحث لە هات لێگو توتن بکەن توتنیان پێدەکردین لێوانەوە دەگرتین بە شێوەیەکی جوان هەم فەلاعەکە ئەبوجایەوە جوتیارەکە ئەبوجایەوە هەم ئەوانەیە کە دەرەچوون لە مەکتەبیش دانهێنان لە دایرە تاعینیان نەکردن ئەوە معمەلێکی جگەرەشیان دادەنا ئەوانی ئیسفادەیەکەن هەینی کەس بئیش نەدەبوو بەڵام بەداخەوە ئێستا حکوومەت هەستا ئەگەر بەرنامەی نیوە ناخۆ هیچ بەرنامەیەکی نییە ئەم مێوەی ئێمە ئەگەر وەکو ئێران ئێستا دراوسێمان هەیە لە بەشی بەری ئالانی ئەو ترێیان لێ وەرەگرن ئەیکەن بە کەمپوت ئەیکەن بە سرکە هەم ئەنی ئیسفادەی دەبێت بۆ جوتیارەکەش بە پارەیەکی باش بەڵام ئێمە ئێستا ئەم ڕزەی ئێمە مەشەدە هەر ئێرە نییە ئەو منتیقی شینکایەتیمان هەیە گەڵاڵێمان هەیە ئەو منتیقانە هەموو گوڵێمان هەیە شەشۆ ئەمانە هەموو ترێ ئەگەر حکوومەت
پلانێکی هەبێ بێ ئەم ترێمان لێ وەرگێ لێمان وەک دەبی کا بەکەم بوو بیکا بەسرکە معمەلێکی دانێت ئالە و باوەداە ئەمان بەکرد ئێستا حکوومەت لێت وەری ناگرێت تۆش نازانم ئەبێت چەند دۆنم ببێت 35 دۆنمت کردو بەڕێز ئەی باشە کاتی بەروبوومەکەی چی لەیەکی ئێمە لە کاتی بەروبوومەکە بەناشکردیانم خۆ نافرۆشێت لە بازار جاری وایە 200 دینار 250 دینار ناچێتە 400 دینار مەجبورین دەکەین بە مێوش ئەم ساڵەکان کیلوی دامانە بە 1500 هەڵبەتا مێوژەکەی من بە حساب دەرەجەیەکیش بووە نەفرۆشاوە نافرۆشێ ئەگەر بێت و حکوومەت پلانێکی هەبێ ئەتوانین ئێمە ئەین دەکرێت تۆ بڵێ 35 دۆنم باخ دوو جوتیاری پێنەژی باشە با بزانم ئەم ڕزە زۆر جوان دیارە با بزانم تەمان خۆت ئەزانم بەشی کوشت و کاڵە تەواو کردووە ئەشزانم کە هەمووی بە قیاسات و ئەوانە داناوە با بزانم ئاوێدە یا دێمیە ئەم ئەرزێ ئێمە هەموو دێمیە ئێمە 1 ساڵ 2 ساڵ ئاومدا ئەوە ئاوم داوە بۆ ئەوەی ڕێک بکات لە دوای ئەوە ڕێگەبڕم کرد ئێمە پێڵێن ڕێگەبڕ یەکەین و ئەیشێڵین و دەرمانی پێەکەین و من ئاوی نادەم هەمووی بۆ خۆی بەدێمی هیچێشێت ئەوە ئەزانی ناو گەڕەکەکان حتمما بە تراکتۆری چێڵی ئەی بنمێوەکان بچێت ئەوە بە پاجێکین پاچەکۆڵەیە بە بنمێوەکان بە پاچەکۆڵە ئەەکەین جاری واشەیە بەخوا کاکە پەیوەنی بۆمان ناتوانین دەرمانێکی لێدێ ئەم دەرمانی زەراعویش بەڕاستی خراپە بەڵام هەر ناچین دەبەر گژوجیاکەی ئەو دەرمانی لێدێ با بزانم تۆ دەمە بەهارەی بڕی یا پایزەی بڕی ئەمە مهمە بۆین من هەر حەزەکەم بۆی بینەرانیش ئیسفادە لەوە بکەم بزان ئەم ناوچەی شار باژێ ڕەکە شوێنێکی کوێستانیە ئایا پاییز هەندێک خەڵک پاییزەی بڕێ ئایا پاییز ڕەزی پاییزە بڕ گونجاوە بۆ ئێرە من کاکە ئەمە لێرە پاییز باش نییە جا بزانێ بۆ باش نییە ئێمان لێرە کوێستانە کە ئەی بڕێن خەڵک ئێمە ترێ باشترین 3 گرێ 4 گرێ 3 گرێ 4 گرەی بدەیتێ لەوە جاتن نەیدێ ئەگەر 3 گرێ 4 گرێکە دایە بڕیت ئەو وەختی سەرما دەبێت 2 گرەی دەیبە دا عادەتەن ترێ ئەگەر ببێ لەسەر گۆبکەکەیەوە ئەگەر بێتە سەر قسە بۆکەم ئەلێرە ئەمە 4 گرەی ئەدەینێ ئەها 1 2 3 4 ئەم 4 گرەی دەنێ ئەگەر سەرما بێ 2 گرەی ئەیبە 2 گرێ ئەمێنێتەوە یا گرەیەک ئەمێنێتەوە ئەو وەختە ئەمێوەکە بە قوت دەبێت کەمێوەکە بە قوت بوو لێرە لە ڕەشید تورە دەرەکە کە لە ڕەشی توورەی دەرکرد ترێ ناگرێت لە ڕەشی ئەمە پێڵێن ڕەشی لە ڕەشی دەری کرد قوت ئەکا وەکو قونار دەرەچێت ئەمە قونار ئەکا ئێتر ترێکە ناگرێت هەتاکو ئەوان بۆ باشە لە ئێستابی بڕن ئێستا سەرمانای بە بە قوتی مێوەکە ئەتوانێت 4 گرەی بدەیتێت ترێکی زۆر جوانە دەبێت هیچ سەرماژنای باگرێکە شتێکی چاک دێتە ئەمان بەکرد با بزانم توولەکان هەموو وەکو یەک وایە بە حسابی ئێمە باشە توولەی ترێ و توولەی گەڵا چۆن جاکرێتەوە زۆر جوان ئەمە ئێمە گەگە سێریکی ئەم مێوەکەین دەیبینین ئێمە بە پێ سێری مێوەکەکەین ئەگەر مێوەکە بیمنیمان بێقوتە ئێمە ئەبێ ئەم توولانە نزیکەینەوە لە قەدەکەی بۆ ئەوەی گەرما تەسیری نەکا لە هاویندا ئەمدا هەمی مێوەیە بەقوتە ئەیبینین تۆ درێژیشیکەی هەم ترەکەی جوان درێژ دەبێ درێی باشیشمان ئەداتێ جاری وا هەیە ئێمە ئەنگوستە 2 گرێ ئێڵینەوە لەسەر قەدەکە بۆ ئەوی سێبەری لێ بکات مێوەکە وشک نەبێتەوە چونکە ئەگەر مێوەکە وشک بوو ئەو ترێ جوان دەرناچێت من بەکرد جاران ئەنگوت کاکە ئەو ڕەزە 2 مشارە 3 مشارە بە حسابی مشار هینانەکرد با بزانم ئێستا ڕست بەچی ئەبڕن بە قەستی بڕنیا هەر مشارەکەی جاران ئێم بە مەقەستی بڕین ئەو وەختە یعنی دۆنمێک ئەرز دان نبوو بە مشارێک دۆنمێک ئەرز دان نبوو یعنی بە مشارێک کابراەک ئەنی هەڵەسا بە مشارێک بە ڕۆژێک لێە بۆوانێ ئێمە ئێستەکانە بە مەقەزی بڕین هەر کەسێک لە ئێمە کەسی وا هەیە ئازایە بەخوا دۆن منوێگە بڕێ من مناڵم هەیە دۆنمونیوێکی ژەبڕێ 2 دۆنمی ژەبڕێ هیچ مێژەڵۆکێک نبینم مێژەڵۆکانی چی لێک مێژوڵکەکانی ئێمە ئەی سووتێنی
ئەی بینە دەرەوە ئەیسووتێنی یان لە ناوەوە شوێنمان هەیە لە دەرەوەی ئەم گەسەیریکەین لەو لای هێنەک هەرێکە شوێنێکم بۆ چۆتەوانێ بۆ ئەوەی باشڕیان کرد بە پەرژین جاران ئاکرد بە بەرژین ئێستەکانە ئەم تەلە هەیە تەلەکە باشتر لە پەرژینەکە لەبەر ئەوەی بەکاری نانین ئەمە هەم ئیسفادەی دەبێت خۆڵەکەی بۆ عرزەکە بە قووەتریشە چونکە هەموو پاژماوێکی ئەم دەرەختانە ئۆکسجینە کاکەم. خۆشەویستان ماشەڵا سروشتێکی زۆر عەجیبی هەیە سروشتێکی تۆزە ترسناک جا ئێستا لەوانە بینەرانی خۆشەویست بڵن کاکە تۆ بۆ بەم شاخ و داخاڵ لەگەڕێی بەڵام بەرنامەش تۆزێک سەرکێشی دەوێ وایە یان نا تۆ هاوکارە بێ من بتوانم بچمە ئەو بەرە جا بێ ئەلێرە باز دەم ها نانا باشم بەڕاستی خۆشەویستان سروشتی ئەم کوردستانە بەڕاستی هەمووی شوێنێکی جوانە بەس چییە زۆر جار ئێمە ڕێمان ناکەوێتە شوێنە جوانەکان یاخود شوێنە جوانەکانی خۆمان نانرخێنین ئێستا تەسەورەکەم بینەرانی خۆشەویست بڵێن باشە ئەم شوێنە کوێیە بەڵام ئەمە یەکێکە لە سەرچاوەکانی ئاوی ئەو دەڤەری ئەو کورتەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەماوو دەریاچەیەکی لەسەر دروست بکە با بفەرمەوە بۆ بەرە بە ناڕەحەتە گەشتی ئێرە ناخۆشە زۆر ناخۆشە وەڵاهی شوێنێکی سەخت و دژوارە حیفێ زۆر بەداخەوە کە خۆمان ویستمان جادێژی بۆ لێدەین بەڵامی تر بە حکمیەوەی کە بنەماڵەکانمان کەمە لێرەکانە نەماتوانی ئەو ڕێژە جادە چاکە دروستکەین بەڕای تۆ من چۆن سەرکەوتم باش بووم زۆر باشتر بووی لە من لەبەرەی تۆ زەزایفتری کاکە لە من ئەخی ناکە من لە تەلەڤیزۆنم خەڵک وەزانە ڕۆژنامە نووس ناتوانە بە شاخ و داخەڵ گەڕێ ناڵا زۆر باشتر لێمە هاتی کاک ڕزگار بابزانم ئەم شەلالە ناوی هەیە وەڵا هەر بە شەلاری بەرتەنگ مەشهورە بەرتەنگ مەشهورە بەڵێ بابزانم شەلالەکە زۆر جوانە ماشەڵا شوێنێکی زۆر دڵگیرە وەلو ئاسەیە بە زەحمە دەیگەیتێ بەڵام بابزانم وشکەکە ئەمە لە تقریبا لە دوای مانجی حەوت بەدواوە کەمەکە بەڵام بەو شێ ڕێژەک زۆر کەمە زیادە یعنی ئاو هەر دەمێنێ بەڵام بەو شێوە ئێستا نامێنێ ئەم ساڵ لە چاو پارە باشترە ئەم ساڵ زۆر لە پار باشە چکە پار ڕێژەی بارانبارین زۆر کەمتر بوو لەم ساڵ ئەم ساڵ ڕێژەیەکی تقریبا دوو بەرابەری تێپەڕانوە لەو کاتە ئەمە احتیمالەکە بۆ مانگی هەشتیش بمێنێتەوە بابزانم ئەم ئاوە یاخدا بڵێ ئەم شەلالە چ سوودێکی بۆ بەرتەنگ و ئاو کورتێوانە هەیە بۆ ئاو کورتێکە لە ئێمە زیاد بێ دەڕاتە خوارەوە بەڵام بۆ بەرتەنگ ئێمە زیاتر بکاری زەراعی ئیشی پێکەین گەشتیارانش دێن بەڵام بەداخەوە کە شوێنێکی وایە نییە بمێنەوانێ لێرەکانە چکە جادە و ڕێگاوبانەکەی کە خۆت بینیتە زۆر خراپە ئێمە ویسمان جادەی بۆ دەدەین بەڵام دەتوانای ئێمە نەبوو حکوومەتیش هیچ هاوکارێکی نەکردین کە ببێتە شوێنێکی گەشتیاری هەم بۆ حکوومەتی بۆ خەڵکیش داهاتی بێ بۆ سنوورەکە و هەم بۆ خۆشیان
بەتەکیید بەشێک لەم ئاوە بەفراوە ئەزانم بەڵام ئایا سەرچاوی هەیە هیچ سەرچاوەیەک لەسەرەوە هەیە سەرچاوی کانیاوی زۆر تایە کە لە خۆیان لە دێهاتەکانی وەکو گوڵێ و شەشە و ئەو منتیقەیە زیادە و دەڕژێتەوە سەر ئەم شلالە بەڵام ئەوانیش کە لە هاوینانە کانیاوەکانە گرنەوانێ حوزیان بۆ دروستکەی گرنەوە بەڵام ئەوەی کە هەیە لە پشت ئەم شلالە و کانیاوێک هەیە کانیاوەکان تقریبن دوو دانەی سەرەکین دێڕژێنە ناو ئەم شلالەوە ئەمێنەوانێ ئەمەش کانیاوێک هەر بەرامبەرمانە ئەمەیە زیاتر دێتەوە خوارەوە بۆ ناو دیەکە باشە بە زۆری ئەم جۆرە شوێنانە کە ئاوا شاخەکەی بەو شێوەیە و تەڕە زۆر جار بریسوی لێدا بریس و باز ئەم بریس و لەم منتیقەیەوە هەیە بەڵێ ئێستا ئەو خۆت بینی لە خوارەوانە بروسی لێدا کانیاوەکەی سەرشی ئێمە کە ئاوی خواردنەوەی ناودیەکەمانە بروسی لێدا و کانیەکە کە چەند وەختە ئێمە عوزمان بۆ دروستکرد سۆندە بردومانەوە بووەکانە شاخەکە ڕماوە بەسەریا و ئیتر بێتهینی کردووە وێرانی کردووە دەبێت جارێکی هەم لەسەر دروستیکەینەوە زۆر سپاس دەکەم عزێت شمای بۆ ئێرە سپاس دەکەیت بە قوربان دە فەرموو ئێرە باش قوربان جان سلام علیکم سلام ورحمة الله بخير بن صدشاو کاوە با بزانم لە ڕووی ئیداریە و ئێوە سەر بە کوێن و هەروەها ئیشوکاری ئیداریتان لەکوێکرێن ئێمە گوندی ئاگوتێن سەر بە قەزای ماوەت لێرەوە بۆ ماوەت 10 کیلۆمەتر دوورە و لە ڕێی ئینیشەوە کەسابەتشەوە ئیشێمە هەندێک ماڵ هەیە مەڕی هەیە ماڵاتی هەیە هەندێک ماڵ هەیە مانگاوشتی بەخێوەکە باقاتیشمان هەندێک خەڵکی ڕزی هەیە گەرمەکە جۆەکە هەنێ تووتەکەی ماڵمن تەماتەوە شتاشی هەیە بەشی خۆی بەڵام وەکو کەسا وەکو فرۆشتنی دەرەوە کەمە زۆر نییە بۆ بیاتە دەرەوە بابزانم ئاکورتێ لە ئێستا چەند ماڵە ئێستا ئاکوتی حاجە نەم دقەیە بۆ 38 ماڵە ئێستا حاجن 38 ماڵە باشە حتممەوە هاوینان و بەهاران زیاکاتەوە بڵێ لە دەسانە 38 ماڵ ئێستا ئەم ساڵ بەڵام لە هاوینە ئەبین بە 6 بۆ 6 مان بۆ حتا ماڵ بەس دەبێتەوە ئێوە موچەتان هەیە کە هاوینان ئاوادان ببێتەوە بەڵێ ئەوانەیە دێنەوە هەمیان موچیخوان هەیە دێنسە موچیخوان هەمیان زەعات دەکەم بەشیخوان هەیە ماگاکی دەکرێت شیەکەی لێخوا و پایجێ فرۆشێتەوە بابزانم وەکو نفوس ینی چەند کەسی تیاژی ئێستا حاجە نزیکەی 200 نفوزمان هەیە لێرە 200 نفوزە بێ بابزانم بۆ تۆ کە کوێخا یاخود پێڵن مختاری ئەنجومەنی بزانم کێشەکانی ئێرە چییە ینی کێشە هەیە کە پەیوەندیدار بێ بە تۆ وەکو ئەرچێک تۆ پێی هەستی وڵایدا لەخوا بەزا بە هیچ کێشەی پێک ئاسان نەبووە وەکو کێشێکی گەورە بیان خوانزە کێشەی هەر ڕووەدا بەڵام شێشی وان نییە بۆ مەجێخەمان دەبەرەوەی خەڵکیێمە هەموو خەڵکیی باشن خەڵکی خراپیتیان نییە ئەجا بە حامیش هەر شاباژە بە حام باشە کاکاوە بابزانم دەیەکان و دەوروبەرتان کوێیە ینی هەم مەبەسم ئەوەیە لە تەنیشتان و لە ژاژڵێ و ئاوە لەو دیۆ دەست پێ بکاوە بۆ تانەت بۆ ئەو بەریش بە کوردستانی ڕۆژهەڵاتیش بۆ ئالانی سەردەشت و ئەوانە لە تەنیشتمانەوە یەکەم ژاژڵەیە هەنجێ سووریەیە گوڵەمانە ڕزێنەیە قوڵەپەڵکە ئیساوەیە دزیانە دێتە ئەملاوە بۆ ئەمە ئاکوتەیە کۆلکەیە گوڵەیە بەرتەنگە پشتی شەشۆیە قەڵاتەیە بڵخوانە مۆڵانە ئەزمەکە بۆسکنە ساگەڵوە دێتە خوارە بۆ دەستی خان دەپەینەوە بۆ بەری ئێرانی بەبەری ئەو بەرەوە ئەوە مەزناوێ ئەوە تێتە ئەوە تێتی خوارووە بەردانە ماوەندەیە دێگەیە ڕزاکەیە بالەتانە بێشکەیە دوولکانە سنجوێنە شێرانەیە بناوێ دیناران ئەمانە هەموو بەم سوورانەی ئاکوتیەوە
پێوەستیاوم زۆر باشە با بزانم لەسەر سنوور هیچ کێشە و هینێکتان هەیە مەسەرەن ئێوە ئەو دەیەکی زۆر دراوسێتان هەیە حتمما مڵچشتان لەگەڵ زۆرێک لەو دیانە هاو سنوورن با بزانم سنوور نەبووە بە کێشە لە نێوانتانە نواسمین تاسە نەبوو بە کێشە لە بەیماندا بەڵام ئێمە خەڵکی ئەمە دیقێمە کە بەحام ئەم دیانەمە وەختی خۆی زۆر بوو بەخوان دیێ بە 200 ماڵە بوو ئێستاگە واکەم بۆتەوە بە ئۆکمی چی واکەم بۆتەوە ئەم مەرزانە هەبوون مەرزەکان نەماون کار و کەسابەتی تیان نەماوە خەڵکیان بێ کەسابەت چی بکەن لێرە خۆدەسانە هیچ وایداتێکمانێ لێرە یا بەڕاکە بۆ سلێمانی ئەچ لێوێ داانیشە لێ شتێک پیاکڵمەش خۆم پیاکەم بۆ دەستانەکەی بام لێرە هیچ کەسابەتیشی لێ نییە وڵام من تەنانەت دوڵاخە بەرزەیەکم نەبینی هیچ نییە لەبەرەوەی بۆ لێنێ ساڵان لی بوو لەم دی ئێمە بەلای کەم داوانی بڵم 50 دوڵاخە بەرزەی لێ بوو کەڵک کەسابەتی قاچاقی پێکرد بۆ بە کۆڵی پێبر بۆ بەر بەڵام ئێستا کەسابەتی تیان نەماوە کابرا بڵاخە بەرزەی بۆ چییە وانێ برا بەرزم لەبەر ئەوە ئێستا ئەو یەکان هەمویان داخراون هەم بە ئێران داخستووە هەم پاسەوانی سنووریش ناڵێ نەفرێک بە پیادەست بڕێتەوە هیچ کەسابەتێک بۆ ئێمە نەماوەتەوە سپاس دەکەین کاکەوە یۆ بەڕێزم برای گەورم سپاس دەکەین کاکەوە مامۆستا باس لە ئەواکرێکە لە ساڵەکانی 32 38 و ئەوانە ئاو کورتێ مزگەوتی هەبووە و با بڵێن مامۆستای تایبەتی خۆی هەبووە و هەمیشە ینی بە درێژای ئەو مێژووە مامۆستای ئاینی لێنە بڕاوە واروەها مزگەوت کاریگەری خۆی لە گوندەکە هەبووە بابزانم ئەو کاریگەریە چی بووە چۆن بووە بەڵێ تاوان هەڵبەتاوازە گوندیان کوتێت تەمانێکی باشی هێت مێژوەیەکی هەیە یەکی لەو شتان هەیە مەسەلە لەم گوندەیدا ئەوەی کە هەبووە لەم گوندەدا مەدرسەی تێدا بووە مەدرسە شەرعی تێدا بە کۆمەڵک فەقێوشی لێرە خوێندویانە وەک باز دەکەم لە کۆمەڵ خەڵک بۆ خۆم دیمەوە ینی کە کاتی خۆی لێرەکانە فەقێ بووە بۆیە ئەو مامۆستایانە کاریگەری زۆران هەبوو ئێمە دەزانین لە کوردستاندا بە درێژای مێژوو کورد هەر تەبیعەتی وابوو لەگەڵ دینداری خواناسی لەها شوێنێک ئاوێک هەبێ کانیەکە بێ ئاوادانیەکە بێ شوێنێکی هەیە بۆ نوێشکردن یای تاتە نوێژ بێیان مزگەوت بێ هەر شتێک بێ لە جۆرانە بۆیە ینی گوندی ئاوکورتێ هیچ کاتێ بێمەلا نەبووە هەموو کاتێ مەلای هەبوو مەلای هەبوو باسمان کە مەدرسەی تێدا بۆ فەقەی تێدا بووە خەڵکی پێگەیاندووە هەتا ساڵ 1956 کە قوتابخانە هاتووتە گوندەکەەوە پێش ئەو بەروارە ئەوەی کە دەوری هەبوو کاریگەری هەبووە مامۆساکان بوو فەقەکان بوونەوە خەڵکانی کە هاتون لێرەکانە چۆن دەڵێت کاری فەقێتیان کردو خوێندویانە و دواتر خزمەتیان بە کوردستان کردەوە مامۆسا جگە لە ئەوەی کە مامۆسایانی ئاینی کەسایەتی ئاینەکان کاریگەری یان هەبووە لەسەر هۆشیاری ئاینی کاریگەری کۆمەڵاتیشانە بۆ ینی زۆر زار سڵح و سەلاحەت و هەندێک مەوزوعی گوند کە پەیوەندی بە کێشە و بێشۆ هەبوو بێ ئەوان چارەسەریان کردووە ئەی لەوەدا مامۆسایانی ئاوکورتێ یاخۆت پێشینەکانی ئاوکورتێ چ کاریگەریچانە هەڵبەتە ئێمە دەزانین ڕۆڵی کاریگەری مامۆسایانی ئاینی لە هەموو کوردستانە و لە هەموو کۆمەلگای کوردیدا ئەوەیە کە بەڕاستی کاریگەریان هەیە چۆن مەرجعن بە هەموو شتێک بۆ مەسەلەی پەیوەندی کۆمەڵاتەکە مەسەلەی ژنجوخوازی بۆ مەسەلەی سڵح و سەلاحەت بۆ هەموو ئەم کارانە مامۆستایان پشکی شەریان بەردەکەوێت بۆی هەموو کاتێک دەوریان هەبووە لە ئیسلاحی کۆمەلگا لە چاکسازی لە کۆمەلگادا لە چارەسەرکردنی کێشەکاندا گیرروگرفتە کەشتێکە و بێ هەمیشە مامۆستا لە پێشەوە بۆ توانیوێتی چارەسەری کێشە کۆمەڵاتەکان کە هەر گرروکشیشە و گرفتێک و ئاشتاواییەک هەر شتێکە و بێ مامۆستایان دەوری کاریگەریان هەبوو مامۆستاییوە جەنابێت کتێبێکە نووسیوە و نزیکی 6 ساڵ بەم کتێبەوە بوویت کتێبەکە بە ناوی گەنجینەی ئاوکورتێ تۆی سووتە بەم کتێبە بڵێ چی یاخود چ پەیامێک بگەێنی کاک پەیوەند ئەو کتێبە سێم کتێبمە کتێبی یەکەم پند و بەسەر هات بوو ئەگەرێتێ نەخوتوشی نەخۆشی دڵنەبی ئەم کتێبە بخوێنەوە ئەمە یەک دومینی کتێبم پەیامێک بۆ جگەرگۆشەکان ئەو دوو کتێبە هەڵبەتا بە شێوازی شێعر نووسیمە پەیامێک بۆ جگەرگۆشەکان بۆ منداڵ وەکو پەروەردەیەک وەکو خزمەتکردن کە ئێمە مامۆستاین لە بواری لەسەرکی پەروەردە ئاژەکەین ئینجارم کتێبەی کۆتاییم کتێبی گەنجینەی ئاوەکورتێ من هەر لە مناڵیمەوە خولای نووسیم بووم کاتێک کە لەم گوندەشا ژیاوم هەر لە مناڵیەوە بیرم کردوتەوە ئەم گوندە لە کۆتایە ئێمە کە تەواوبین و ئەڕۆین بۆ ئەم گوندە بێناونیشان بمێنێتەوە ئەم کتێبا بێتە ناسنامەیەک بێتە هەگبەیەک بۆ ئەوەی کەچی هەبێت زانیاری دەربارەی
شێوازی ژیان و بەسەرهاتی گوندەکان شێوازی سەجەرەی هەموو گوندەکان اینجار بێجگەلەوەی کە ئەم بستەخاکەی کە لەم منتیقەی سنووری ئاوکوتێ ئەیبینی لێرە هەمووی ناوێکی ئەم ناوێ وام لێ کردووە کە بە زیندوی مێننەوە مامۆستا بابەتی مێژووی یاخود بە دوواداچوونی مێژووی بابەتێکی ئاسان نییە و بە تایبەتیش بۆ کەسێکی وەکو تۆوە بۆ مێژووی گوندێکانی کە ڕەنگە دیکۆمنتێکی ئۆتۆ نەبێ شتێک نەبێ یعنی هەموو معلوماتەکانی ینی هەموو گرنگجی بە قسەی شەفەوی و واروەهاشتی دەما و دەمەدا تۆ چۆن توانی وتە بابەتەکانی مەوزوعەکانی ساخکەیتەوە بەڵێ ئەم بابەتە بۆ نمونە من پرسیارێکم لە سەبارەت بە لە مێژووە کردووە تەنانەت پەیوەست نەبووم بە یەک شخصەوە بەڵکو بگرێت 5-6 کە ساعتی چوم سەردانم کردوون بۆی کە یەکیان ڕاستکە چواریان یەکیان غەڵەتکە یان لەبیری نەبێت تووشی فقدانی زاکە دەبێت چوارەکەی تر ڕاستکەن بەم شێوەیە حتا بۆ پرسیار چوومە قەڵازێ ئێمە کەسانی بە ساڵات چوومان هەبووە کووالی پاشا ماڵی هەژدە بووە بۆ نمونە باسی ژیانی مێژووی ئەم گوندەی بۆ کردوین چۆن بووە ئەگەر بێت و باسی ژیانی مێژووی ئەم گوندە بکەی کاتی خۆی کە پێشینانمان لێرە ژیاون ینی پڕ بووە لە ناسۆری پڕ بووە لە غەم پڕ بووە لە کارەسات شتێکی ئەفسانە نییە هەمووی واقعی و ڕاستین ئەو واقع ژیانی کە ڕووی داوە لە مێژووە مامۆستا من سەری کتێبەکەم کرد ڕاستەکەی بەڵام بۆی مەوزوعی من بابەتی کتێبەکە نێنمەوە جارێککە هەر لە دەبی خۆتەوە بیویستم با بزانم مێژووی ئاو کورتێ بۆ کێکەڕێتەوە واتە کەی ئاوادان کراوەتەوە یەکەم جار یەکەم جار لێرە دەبێت ئێمە لەوەوە دەست پێ بکەین ئەم گوندا کەسی تیانەوە یەک کەس کە ناوی خەلیفە بووە لە ئەسڵا ناوی محەممەد وە پیان تۆ خەلیفە لە سلێمانەوە ئێمە لە ئەسڵا خەڵکی کانیگۆمین کە 5-6 عشیرەتی لێکەوتۆتەوە تافی لێکەوتۆتەوە ئەمە کە لێرە نیشتەجێ بێت خاوەنی مەردارە بێت خاوەنی مەردارە بێت و لێرە دەوری 12 ماڵی کوردی کۆچەری ڕەوەندی دەبن لە منتیقەی لە ئەسڵا وەکو پرسیارم کردبێت علی پاشاوانم بۆیان باسکردون خەڵکی منتیقەی داڕشمانن هاتوون لێرە لە ئاغەڵی حەمەسووری هەڵیان داوە ئەم منتیقەی ئاغەڵی حەمەسووریان پێوتووە ئەگەر بینی ویانە خەلیفە تاقە کوڕێک تاقە کەسێک و 5 کوڕی لەگەڵا ئێرەیان پێبردووە وتویانە دەبێت ئەو پاوان و لە وەرگاوشتا بۆ ئێمە چۆڵکن ئێتر ئەوانیش چۆڵیان نەکردووە دەسەڵاتی ئەوانیشان نەبووە لاخریا بەرنامان واداناوە ئەلا ئاساس ئەو هەڵبکوتنە سەریان لە ناویان بەرن قەتڵ عامیان بکەن و پوش و پاوانەکە بەڕووماڵاتەکە بۆوان بەجێبمێنێ لەو کاتەیە هەورێکی ڕەشی سامناک دێت بە شەو بە گرمەگرم ئیتر لەو کاتیا لەم منتیقە چی هەڵەسێت تۆفان هەڵەسێت کاتێک کە تۆفان هەڵەسێ حتا لێرە شوێنەواریشان نامێنێ لێرە هەرەز ڕوو ئەدات لە ئەنجامی ئەو هەرەسیا کە یەک لافااو دروست دەبێت بێشکەیەشیان لە دەشتێت وەڕەشان لە خوارێ ئەو چەمەیکە کەوڵی پێڵن لە دەشتێت وەڕەشان بێشکەیە گەمێنەوە بێشکەی و کاتەی مورەدارێک بۆ دیارە هەچەند بێشکە کۆنا هەڵیان کۆڵیوە و مەلۆتکەیەک منداڵیشان تێوە پێچاوە هەر چاوەڕێ بوون بگەنە سەریان جەماعەتی حەمەسووری وڵا کاتێکە سیرەکەن هیچ دیار نیە و کەس ناتۆ سەریان خەلیفە دەڵێ ئەم هەورەی ئەم شۆ ئەم نەڕێی هەورەی ئەم شۆ بێکارەسات نەقڵقەوە لە سیاست کارەساتێک ڕوویداوە بڕۆن بە پێسەر و کارەساتەوە ئەگەرە چند لێرە شوێنەواریشان نەماوە دێنەوە ماڵەوە بێشکەیەک لە دەشتێت وە ڕەشان تۆ سووران لەوێ ژیراوەتەوە دەهێنەوە بۆ ماڵەوە خەلیفە دەڵێ ئەمە قەندەی خوایە ئەمە بەریکەتی خوایە بە ئەمە بخۆمان پەروەردەی کەین و بەخێوی کەین و گەورەی دەکەن هەر لەگەڵ خۆشمانەگە خوا قسمەتکە کچێکی دەینێ ئێستا لە ژیان دایەکێکیان ماوە بە حسین مارف حەسەن محەممەد بە سێ پرژەکاتە سەری ئەو محەممەدا ئەو بێشکە بووە کێمە باسمان کردووە مێژوەکەشی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1650 مامۆستا با بزانین ئەو ئیشوکارانەی کە لێرە هەبووە ئەو سنعاتانەی کە لێرە هەبووە ئەوەی کە خەڵک لێرە پێی مەشغوڵ بوون لە گوندی ئاوکورتێ لە قەدیمە چی بوون تۆ هەندێک گرنگی داوە بە هەندێک بابەتی وکو ئاش و ئەوانە پێم خۆشە لە زاری خۆتۆ بیستم بزانم مادام تۆ بەدووە ئەم مێژوە چوت و ساغت کردوتەوە با بزانین ئەو سنعات و ئیشوکارانەی کە لێرە هەبوو بە زۆری چی بووە خۆی مووقعی پێکاتەی گوندی ئاوکورتێ وا هەڵکەوتووە لە بینی سێ چەندایە هەم چەمی ئیساوێ هەم چەمی دۆڵەباسان هەمزەی بچووک
ئەم چەمی دۆڵەباسان سێنزە ئاشتیا بووە بژێوی ژیانی لە سەیە شەستی دانیشتوان لەسەر ئەو ئاشانە بوو بگرە هەر نەک خاوانەشەکان خەڵکی تریشان هێنا بۆ ئاشەوان بۆی مزە بۆ خۆیان دروست بێ و کاتێ یا مزان وەرگتووە پارە زۆر زۆر کەم بووە کەواتە بژێوی ژیانیان لەسەر ئاشەکان بووە لە بژێوی هەتا داهێنان ئیبداعی وەکو بەرداش و تەوەرە و بستە و هەمووی پێکاتەکان لە ناوخۆیدا بووە خەڵکی دەستەنجیمان هەبووە خەڵکی بەتوانامان هەبووە مامێک هەم هەبووە حاجە سووران پێوتوە بەرداشی گەورەی داهێنا و دایتاشیوە بە چەکش و قەڵەم کە 500 کیلۆ بووە بەرداشی زستانە بەرداشی هاوینە لە 200 کیلۆ کەمتر نەبووە بەو شێوەیە ئیتر بژێوی ژیانیان لەسەر زەراعەت و ئاڵوێری و هات و چۆ و ئێرە مقایشتی استراتیژی و بازرگانی بووە ڕەبت بووە بەهۆی ئەو پردەی تێتە و ئەمانەوە مامۆستا بابزانین ئەی لە قەدیمەوە چەند بەرەبابێتی هەبووە من عشیرەت ناڵم بەس وەکو بەرەباب چەند بەرەباب بووە نەم بەرەبابانە چۆن هاوکار بوون لەگەڵێکەوە چۆن ئیداریان کردو لەگەڵێکە بەڵێ خۆی 5 بەرەبابێتی هەبووە هەمووی دەگەن ئەو 5 بەرەبا ئەسلی دەگەڵ مەستەر خەلیفە ئەنجار ئەوەکانی تریش بووە نمونە لە منتیقەی مەرگەوە هاتوون لە کوردستانی ڕۆژهەڵاتوە لە بێژوو لە ئیسلامەوە کە ئیسلامابادی پێڵەن بێژوێ لێەوە هاتوون و لە منتیقەی ئالانی کە گیریاش ئەوون لەوێەوە هاتوون و بەڵام کاک پەیوەند خۆشبەختانە ئەوەی کە هاتۆ بۆ ئێرە ینی وەک کەساتێکی زۆر پتەویان هەبووە وەکو براوا بوون بچووکترین کێشە نەبووە کێشێک کۆمەڵاتی ئیتر بەو شێوەیە عشیرەتەکان ئێستاگەر کاتە دەبێ هەمویان دەتوانم باسکەم بەسیارە چکە بکەم مامۆستا تۆش لە کتێبەکە باست کردووە ئەویش مۆزۆی هاتنی ئاغاوە بۆ گوڵی ئاکورتێ ئەو مێژووی بۆ کێ گەڕێتەوە و ئەو ئاغانەی هاتوون لە چۆ هاتوون و چۆن حکمیان کردو لێرە پێشەوەی ئاغای میرە و دەلی بێ بۆ ئێرە کوێ خارەسوڵی شیوەکەڵە هەبووە کوێ خارەسوڵ شیوەکەڵ کە لێرە لەم دەبارەی ئاغاتی کردووە باج و سەرانی لە خەڵک وەرگتووە هەڵساون منتیقەی ئاوکورتێ لەگەڵ ئالانی و لەگەڵ سوورە قەڵاتی لەگەڵ دۆڵێ منتیقەی مەروێ لەوێ چوون وەسمان پاشان هێناوە منتیقەی سوورە قەڵات عەبدوڵاغان هێناوە ئەوان عوسمان ئاغان هێناوە لە عەبدوڵاغا ئێرەش عەلیاغامان هێناوە منتیقەی بە سەلیماغای سەلیم بابەکەراغان هێناوی دۆڵێ لێرە وا ئیتیفاق کراوە ئەلا ئاساس دەگەڕێتەوە بۆ ئەنجامی سەرەتای جەنگی جیهانی یەکەم لە ساڵی 1940 بۆچی ئەمانان هێناوە بۆەوەی ئەو باج و سەرانەی کە نەدەن بە ئاغاکان یەکێکە بێ عەدالەت پەیڕەوکە لێرە هەڵساون ئەمە چوون بۆ قەڵازێ لەوێ نردویانەوتی ئێمە کەسایەتێکمان هەیە ناوی عەلیاغایە لە بریسوێ ئەینێرم بۆ بریسوێ کاتی خۆی ئەو عەلیاغای کە بۆی باسکردم لە ژیان دانەماوە بە ناوی باپیرەوە ناوەندراوەتەوە عەلی حەسەن ئاغای لە بریسوێ لەدایک بووە ئیتر کاتێک کە دێ بۆ ئێرە حتا لێرە ئەڵێ من ئیتر وابێت ئاغای شیوەکەڵێ باوی نامێنی دەریانەکەن داهات و بەروبووم و باج و سەرانە و شت لەگەڵ ئاغای خۆیان خۆمان ڕێک دەکەون ئەو سەردەما لێرە ئاغای بڵێ میراودەلی لێرە حکمیان کردووە بەڵێ لێرە سێ کەس وەکو نوێنەری خەڵکی ئاوکورتێ کە چوون بۆوێ ئەو ئاغان هێناوە بە ناوی عەلیاغاوە لێرەوە ئەو توانیوێتی حکومڕانی ئەم مەتیقی ئەم دەبەرێ بکە مامۆستا بچینە سەر مۆزوعی مەکتەب با بزانین ئەوەی ئێستا مەکتەبێکی جوانتان هەیە بەڕاستەکەی زۆر مەکتەبێکی جوان دیارە بەس با بزانم سەرەتای هاتنی مەکتەب بۆ گوندی ئاوکورتێ بۆ چ ساڵێکە گەڕێتەوە لە ساڵی 1955 ئەو کاتێ عومەر عەلی متەسەڕیفی سلێمانی بووە ئەو سەردەمە پیاوەتۆ متەسەڕیفی سلێمانی کە وەکو پارێزگای ئێستاوا بووە محافیز بووە لێرە هاتووە بۆ ئەم لای عەلی پاشا وتی مەکتەبتانەوێ وتی بەڵێ مەکتەبمانەوێ ئیتر وتی زۆر باشە گوریسێک بێن ئەمانە گوریسیان هێناوە لەوێ مەکتەبیان داناوە وتی تا ئەمری معەلیمەکە دەرەکەم مەلاتان هەیە ئەو کاتەی مەلا ئەحمەد چاوڕەشە بوو خەڵکی بێتوشێ بوو وەکو فەقیهاتی لە 55 مەکتەبدان درراوە بەڵام لە 56 بەڕەسمی ئەمری دامەزراندنی مەکتەبی بۆ دەرچوێرە بە فعلی 56 یەکەم مامۆستاش شاکاری دامەزرێنی قوتابخانەکەمان چێ بووە مامۆستا عەلی عەبدوڵڵا هەورامی ئەو کاتێ عەلی فرۆش هەورامیان پێوتووە ئیتر لەوێ دەورە تەلەبە پێکەین هەتا لە کتێبەکەش ئاماژەم پیاوە کاو تەلەبانە کامانە بوون باشە مامۆستا بابزانم لەسەر ئەدەبیاتی خۆت ئەگەر شعرێکت هەبێ شعرەکە گەل لەسەر ئاوکورتی ئەوانە بێ
بۆی بتوانم لە شوێنێکی شعبیش دانێم شتی شعرێکی دیاریکراوت هەیە کە بەڵێ شعرەکان بە زۆری پەروەردەین بۆ نمونە باسی پەروەردەکەی مناڵم کردووە باوچێک کە مناڵەکەی خۆی چۆن پەروەردەکات دەڵێت گەر داوای هەبوو مناڵ لە پرتاو وا خۆت منوێنە فەقیر و داماو بڕیار لای تۆیە نەکەویتە داو هەرچی داوای کرد نەڵێ بەسەر چاو وعد ئاسانە وە خواردنەوەی ئاو گەر وعدتدایە وتت بەسەر چاو بۆی جێبەجێکە مەیکە قاوە قاو نەستەلە و پسکیت لەگەڵ میتری و خاو هیچی ناگاتە نان و چاو ئاو میوە و سەوزەی و جوان بە برنج و پڵاو باشترە لەوەی ببی دەست بڵاو مناڵ نێچیر نییە وا بکەوێت هەداو زۆر کاریگەر بە وەک گەرمای هەتاو کاتێک کە ویستت مناڵ دەربکات ناو زۆر بە سوودا هەمیشە بۆی مەڵێ بەسەر چاو با ئاسوودە بێ جەرجی هەڵقت چاو دەست خۆش بێت مامۆستا بە کۆتاپرسیاریشم لەسەر ئێستا بێ ینی ئێوە مەکتەبەکەتان یاخود باڵێ مزگەوتەکەتان یا خەڵکەکە بە شێوەیەکی گشتی بازانم چەندێک ئاکورتیان خۆشەوێت چەندێک ئامادەنتیا بمێننەوە چەندێک قوربانی بۆ ئەدەن بۆ ئەوی کە مەسەرم بۆن منە ئیش و کارەکانی یاخودەیەکە لەسەر پێ بمێنێتەوە بابزانم حاڵی ئێستای گوندی ئاکورتێ چۆنە وەڵی حاڵی ئێستا بەداخەوە بژێوی ژیان وای کردووە تۆزێ بەرەو چۆڵبووم بڕوە بۆ لەبەرەوەی ئاستی کەسابەت زۆر نزم بووە بژێوی ژیان لاواز بووە اینجا بێجگەلەوە ئەوانەی کە تەلەبیان هەیە ئەچنە زانکۆ و پەیمانگاکان مەجبورن کۆچکەن لەسەری هەمووشیان پرۆسی هاوسەرگیری لاواز بووە کچێک شووەکە بە شەرتی شار شووەکە ناتەلادێ ئەمانەی هەمووی کەم کردوت دەلیلن بۆ ئەوەی کە گوند بەرەو چۆڵبوون لەخوا بە زیاد بێ ئێستا ژێرا هەر شوێنێ بێ باشتر لە چاو دیەکانەوە قوتابخانەمان کە داناوە لێرە کاتی خۆی من بەبیرم دێ لە 93 دامەزراوم سەرەتا هەشتا بوو دوای وای لێ هاتووە لە 2006 172 تەلەبەمان هەبووە 1 بۆ 6 ئێستا 1 بۆ 9 26 تەلەبەی لێ کەواتە بەداخەوە ینی ئاوا بڕۆ بۆ ماوەیشتر هەر مەکتەب بووانەوەی پەچیەکەوێت کاک پەیوەند لێرە لەم کتێبەیە کە باسم کردووە وەسپی گوندە کەشمیتیایە بەم شێوەیە هەوای پاک و ساف لەم گوندە جوانە دەرمانی دەردە و ئارامی گیانە نەغمەی بولبول و قاس بە قاسبی کەو هەڵمان دەستێنن بەیانی لە خەو وێنەی وەرزشکار لە ناو گوندەکەم بەرەو باخەکەم دەورانێ دەکەم کاتێ ئاسوودەم کە پشوو ئەدەم کامی وە جوان بێ ئەی خەمە ناودەم بەبێ ترس و خۆف ئازاد و سەربەس بەهێزی ئەژنۆ و ڕەنجی بەری دەست بەهێزی بازووی ڕەنجی شانی خۆم بەری هەمی باخم بێترس دەخۆم شاخ و داخەکەم لەگەڵ گەڵای دار دڵ فێنک ئەکەن وەک کانیاوی سار جوانی سروشتی گون ڕازاوەیە ژینگەی پاک و جوان وەک سەرچاوەیە سەرچاوەی کانی و هاژەی ڕوار و چەم جوانی و ڕوخسارە دوور لە دەرد و غەم کاسبکار لە گون هەڵدەکا قۆڵی کولێرەی تەندور دۆی ترش و تۆڵی نۆشی گیانت بێ شادی هێنەر بێ گون سەیرانگایە هەر لە هەر شوێنێ بێ تاوکەری شار گەرمیان و کوێستان حەیفە چۆڵی کەین گوندی کوردستان شوێن لێ بڕنەوە چوار بەڵە خۆشەویستان وەکوی بینن ئەمە چەند کڵەپردێکە کە وەکو باسەکرێت لە ساڵەکانی 1950 ئەم پردە دروست کراوە ئەم کڵە پردانە تا ئێستا ماون مام حاجی بابزانم تۆ لە بیرت دێکە ئەم کڵە پردەکان نەزانم کە بە بیری تۆ نییە کۆنترە زۆر کۆنە بەس بابزانم بە بیری تۆ ئێرە خەڵکی پیا هاتوو پیا چووە ینی پیا ڕۆشتۆ من چەپەر بوو بە شوو تەنی بوویان هەتاو بەرێ بۆ خۆشم بە سەریدا پەڕیمەوە ئەم بەبیر دێ باشە ئەو هاتوچۆی کە دایان کرد لێرەوە بەسەر ئەم پردەیە بۆ کوێ چوون
بۆ منتیقی قەڵازێ چون و بۆ سەردەشتێ دەڕۆیشتن و ئامشۆکە بۆ ئەوێ بوو بڵێن بارە خورما و بارەچت دەڕۆی بۆ سەردەشتێ و بۆ قەڵازێ خەڵگیشی قەڵازەیە بوو دەچوو ئەم پردە بۆ ئەوە کرابوو ئەم پردە یاخود ئەم کڵە پردانە وەکو بزانی لە چی دروست کراوە لە قسڵ بەرد و قسڵە بەرد و قسڵە کوورەکەش هەر ئەلێرە بۆ ئان دروست کردووە بە چین و وردیان کردو لە باتی مەچینێ ئەو بەردی قسڵە هەر ئەلەم دەورە هێنانە لە بەری ئێرانە بەردی ئەو بەرچەمەکەی قوربان با بزانم تۆ بەبیری دێکە ئەم چەمە ئەوەنە زۆر بوو بێ ئەم کڵە پردانەی بردبێ یاخود بەسەریان ڕۆشت بەڵێ بەبیرم دێ دوو جار بەسەری داڕۆیە کڵەوی لێ نەکردووە ینی ڕێک بەسەری داڕۆیە کڵەکە بە هیچی بەدەرەوە نەبوو چۆن ئەو کڵە پردانەی نەبوو قایمە نایبە چەند ساڵە لە هزار ساڵ دەبێت کراوە نەیبردو زۆر قایمن نایبە ئەو قسڵە ئەی بەبیری تۆ دێ کە نۆژەن کرابێتەوە تۆ بەشداریت کردبێت لەوەی کە کردووە لەگەڵ شۆڕشی مەلامسپای لە 64 یان 62 بوو 68 بوو لەو دەورەیدا بوو نۆژەن کرایەوانێ بۆ خۆم نیرگەم بۆیە ناو سەر ئەو پردەمان نایشتۆتەوە بە تەختەودار و بزمار دایڕشت وەڵای کە لە 72 لافاکات ئەوشی برد بە سەریدا ڕۆی هەڵی گر بردی باشە داری درێژ ئەوەنە درێژ هەبووە کە کە ینی بگانەوە ئەم 12 مەتر بوو نیرگەکان 12 مەتر بوون تقریبان هەموو نیرجێک 50 کەس 6 کەسی لە ژێردا بوو دانێنا لە شەشۆیەوە لە قەڵاتەیەوە و دیکە لەو چەمانە دانێنان و داڕیان پێکردنەوە ئەنجا مەلامسەفای وەستای بۆ هێنا و بە تەختەودار دایڕشت لاوانەشی بۆ دروست کردوون وەڵای هێندەی نەخان پێم ساڵێکی نەخان چەمەکە ئەم چەمەهات بردی دەست خۆش بێ حاجیجان بەڵێ خۆشەویستان وەکو مامحاجیش ئاماژەی پێکرد ئەم پردە وەختی کوکە دروست کراوە ئەم منتیقەی بەستۆتۆ ڕاستەکەی بە بەو بەرەوە کە بەری منتیقەی پشتەر و ئەوانە بۆ هاتوچۆیەکی زۆر هەبووە لێرەشەوە هاتوچۆ کراوە سەردەش ڕەنگە لێرەوە نزیک بوو بێ و کەواتە ئێستا ینی ئەم شوێنەکە ئێمە لێ وەستاوین ئەوە پێگوترێ کوردستانی باشوور یاخود با بڵێن کوردستانی عێراق و ئاوەکەش لە بینی کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژهەڵاتە واتە ئەو بەر کوردستانی ڕۆژهەڵاتە و ئەوەی پێگوترێ خاچی ئێران بەڵێ خۆشەویستان لە کۆتا سنووری گوندی ئاوکورتێ لە سەر چەمی تێت کە ئەم بەری بریتە لە کوردستانی باشوور و ئەو بەریشی بریتە لە کوردستانی ڕۆژهەڵات خواحافیزیتان لە یەکەین و دەستی ماڵ ئاواییتان بۆ بەرزەکەینەوە ئەوەش بزانن کە پاسداری ئێران ئەوەنە لێمان نزیکە هەتاکو کۆتاییمان بە بەرنامەکە هێنا دوسێ جارەمان گوێ ڕەنگە تەقەمان لێ بکەن هەتاکو زووە بعد دەرچین و بە ئەوەی سەلامەت بین خواتان لەگەڵ